بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئێستای سەرنجتان ڕاکێشم بۆ خوێندنەوەی راپۆرتێک لە بەڕێوەچوونی مەراسمی ئەوەڵی مانگی مەی لە وڵاتانی ئوروپایی کە هاوڕێیانی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکیان خستووە. بەڕێوەچوونی مەراسمی ئەوەڵی مانگی مەی لە نۆروێژ، ئاڵمان، هۆلەند و سوێد. بەپێی راپۆرتی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بەشی وڵاتانی نۆروێژ، ئاڵمان، هۆلەند و سوێد ڕۆژی یەکشەممە 11 مانگی گوڵان بەرامبەر لەگەڵ ئەوەڵی مانگی مەی و پاش تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر هاتنی ویروسی کۆرۆنا کۆبوونەوەی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار بە شێوەیەکی شکۆدار بەڕێوەچوو. لەو مەراسیمە کە پێشتر لەلایەن ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمیتەی نۆروێژ بانگەشەی بۆ کرابوو، ژمارێکی زۆر لە ئەندامان و لایەنگرانی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەتیدا بەشداریان کرد. ئەو کۆبوونەوە لە مەیدانی کارگەی شاری ئۆسلۆ و لە کاژمێر 11 پێشنیوەڕۆ دەستی پێکرد. پاشان پەیامی حیزبە چەپەکانی نۆروێژ خوێندرایەوە و ڕێپێوانێکی جەماوەری لە شەقامە سەرەکیەکانی شاری ئۆسلۆ ئەنجام درا و ڕێوڕسمەکە کاژمێر 3 دوایینیوەڕۆ کۆتایی پێهات. هەروەها بەشداربوانی ڕێپێوانەکەی ئاڵمان لە شارەکانی فرانکفۆرت، کۆڵن و هانۆفێر با بەرزکردنەوەی داخوازیەکانی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەلگا ڕێوڕسمی ڕۆژی جیهانی چینی کرێکاریان دەست پێ کرد و بە کۆبوونەوە لە بەردەم بانک و شرکەتە نێودەوڵەتیەکان سیاسەتەکانی سیستەمی سەرمایهداریان بەتوندی محکوم کرد. لەو ڕۆژەدا میتینگێک بەڕێوەچوو کە سەرەتا بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەستی پێکرد و پاشان جێگری دەبیرەوەڵی ئیتحادیەکانی کرێکاری ئاڵمان وتارێکی پێشکەش کرد. ناوبراو لە وتارەکەیدا ئاماژەی بە شەڕی ئۆکراین و مەترسی بە دەسەڵاتگەیشتنی ڕاسیسم و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و فەقر لە جیهاندا کرد و خوازیاری پێکهاتنی بەرەیەکی یەکگرت و دژ بە شەڕ و نابرابەری لە جیهاندا بوو. جێگەی ئاماژەیە کە بەشی فرانکفۆرتی ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بەشداری لەو میتینگە و دامەزراندنی ژوورێکی تایبەت بە ناساندنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هەروەها بڵاوکردنەوەی تراکت و سرودی شۆڕژگەرانە مەراسمی ئەوەڵی مانگی مەیان لە تەواوی کرێکارانی جیهان پیرۆز کرد. ڕێوڕسمەکەی شاری هانۆفێر لەسەر بانکێشتی حیزب چەپەکان و ئیتحادیەکانی گەورەی کرێکاری ئاڵمان لەوانە ئیتحادیی کرێکارانی سەنعەتی و فلسکاری DGB و ئیتحادیەکانی کرێکاری بەشی خزمەتگوزاری ئەنجام درا. ڕێپێوانی ئەوەڵی مانگی مەی پاش تێپەڕکردنی ئاستەنگیەکانی پەیوەندیدار بە نەخۆشی کۆرۆنا بە شێوەیەکی بەرین بەڕێوەچوو. بەشداربووان ڕێوڕسمەکەی شاری ڕۆتەردام پاش کۆبوونەوە لە بەردەم ستادی هاوس بۆ ماوەی 1 ساعت و نیو ڕێپێوانێکیان لە ناوەندی شاری ڕۆتەردام بەڕێوە برد. لەو ڕێپێوانە شکۆدارە ڕێکخراوی ڕۆدێمۆرخێن، حیزبی کۆمۆنیستی هۆلەند و ڕێکخراوی سامیدۆن بۆ پشتیوانی لە خەڵکی فەلەستین و هەروەها کۆمیتەی ژنانی ئەفغانستان، حیزبی کرێکارانی کوردستان پەکەکە و کۆمەڵک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بەشداریان کرد. شایانی باسە کە لەو مەراسیمە پەیامی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران لە هۆلەند لەلایەن هاوڕێ هێمنی ئەمانی خوێندرایەوە و لەلایەن بەشداربوواندا پێشوازی لەکرا. لە کاتی بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی 1 مەی لە وڵاتی سوێد سەرەتا ئەندامان و لایەنگرانی حیزب و کۆمەڵا خێوەتێکیان هەڵدا و ژمارەیەک پلاکاردیان لە تەنیش مەیدانی یارنتوریت لە شاری یۆتوبوری بەرز کردەوە. پاشان سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار و چەندین سرودی شۆڕژگەرانە بڵاو کرایەوە و بەشداربووان بۆ ماوەی 5 کاژمێر قسە و باسییان لەسەر کێشە و گرفتەکانی بزوتنەوەی کرێکاری و بارودۆخی ئێستای کرێکاران کرد و ڕێکارەکانیان بۆ بەرەو پێشچوونی ئەو بزوتنەوە پێشنیار کرد. دوجار کاژمێر 2 ئێوارە بەشداربووان لە ڕێزی چوارکەسیدا و بە بەرزکردنەوەی پلاکارد بە درۆشمەکان سەبارەت بە ئەوەڵی مانگی مەی بەرەو ناوەندی شاری یۆتوبوری بەڕێوەکەوتن. پاشان 2 کەس لە ڕێبەرانی حیزبی چەپی سوێد وتارێکیان سەبارەت بە گرنگی ئەو ڕۆژە پێشکەش بە ئامادەبووان کرد. شایانی باسە کە ئەندامان و لایەنگرانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەشداریەکی چالاکانە و بەرچاویان لە ڕێوڕسمی ئەم ساڵی شاری گۆتەنبێرگدا بوو. لەبەرم بەیانی یەکی ئایارە و باشەی پوری کومندا کرا تا کارگەرانی گیان سەرەسەر هەستێ و ڕامەڵێ نەکباتی یەکسەر بەیادی بەرزی کومۆنارەکەن کە هەڵیان هێنا ئاوای شۆڕشمەن بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار
ئیسلامەدا بەجێ مەمێنە لەگەڵ ریزی خۆ هەنگاو هەڵێنە ئێمە وەک کێوان بتەوەستاوین وەکو خیانوس لە یەک ئاڵاوین ئێمە پەروەردەی ڕەنج و سەخلەتین عەشقی بەهاری دوولامەینەتین بەری بەیانە بەیانی ئەیار دەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار دەژنی یەکێتی چینی کرێکار مێژووی پسپۆڕی هەڵا نەکردو ئەوەی سەرنجام ئێمەین سەرکەوتو دڵت بسپێرا بە موژدەی مێژوو بڕۆین بەرەو پێش بڕۆین بەرەو پێش بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکێتی چینی کرێکار لەژێر فرشنگی زێڕینی خۆرا ڕەنگێکی تازەی گرتووە ئاسمان ڕەنگی گێڕەگێر ڕەنگی ئەرخەوان خوێنی ڕژاوی کومۆنارەکان بەرەو پێشەچین تا دوژمنانی ئازادی و شادی لەژێر پێمانە وردورد ئەهارین بەری بەیانە بەیانی ئەیار دەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار دەژنی یەکێتی چینی کرێکار پێشەوە و خیابان وەڕۆژی ئەوەلیمەیە و پێشەوە و خیابان وەڕۆژی ئەوەلیمەیە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ و پێشەوە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ و پێشەوە بە بلەرزی سەر تاپە شەر قەدەشلەکی دڵی شار بە بلەرزی سەر تاپە شەر قەدەشلەکی دڵی شار وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی فتەوەرێن وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی فتەوەرێن بوومە لەرزە ساوەرن لە کارگەکان وە دەرکەون دەست و چەکوش وە دەسوەرن بۆ ئاڵای سۆر بە بدرۆشێ سووری گەشێت بۆ ئاڵای سۆر بە بدرۆشێ سووری گەشێت پێشەوە دەنگ هەڵێنا بە سرودێ
هەڵێنا کە لە دەریای دڵی کرێکاران هەڵخوندی وەرەتاویش تۆ بزێکە هەوایە دەی ئەم ڕۆژە خۆی سەنگەرێکە مەنگیش ناڕوودەکی دەست وەرەتاویش تۆ بزێکە هەوایە دەی مەیدان و خیابان بە ڕۆژی ئەوەڵی مەیە سەهاوڕیان بۆ پێشەوە بەرەو مەیدان و خیابان بە ڕۆژی ئەوەڵی مەیە پێشەوە و خیابان بە ڕۆژی ئەوەڵی مەیە و پێشەوە و خیابان بە ڕۆژی ئەوەڵی مەیە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ و پێشەوە بەرەو مەیدانی پڕخۆرۆژ و پێشەوە با بلەرزی سەر تاپە شەر تا دەشڵەکی دڵی شار با بلەرزی سەر تاپە شەر تا دەشڵەکی دڵی شار وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی فتەوەرێ وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی فتەوەرێ بوومە لەرزە ساوەرێ لە کارگەکان وە دەرکەوێت دەست و چەکوش وە دەسوەرێت بۆ ئاڵای سۆر بە بدرۆشێ سووری گەشێت بۆ ئاڵای سۆر بە بدرۆشێ سووری گەشێت پێشەوە دەنگ هەڵێنا